بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو و سەرگیانی پاشی پێغەمبەر کەوێ بە ڕۆژبوانی ئازیز لە ئەڵقەیەکی تریش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لە بەرنامەکەتان بەرنامەی وانەکانی بە ڕۆژوبوون. هیوادارم خودای گەورە و بەخشندەی میهرەبان ڕۆژووی هەمولایەکی پەسەند کرد بێ. ئەمڕۆ لەم ئەڵقەیە باسی بابەتێک دەکەین، ئەویش بریتیە لە بەڕۆژوبوون و کاریگەری لەسەر ئارامگرتن. دیارە مانجی ڕەمەزانی پیرۆز مانجێکە تام و چێژ و بۆنێکی تایبەتی خۆی هەیە، جیاوازە لەگەڵ هەموو مانگەکان و شەو ڕۆژەکانی تر کە لە مانگەکانی تردایە. ئەو تام و چێژ و ئەو بۆنە تایبەتیەی کە لە ڕۆژانی مانجی ڕەمەزان هەیە و هەروەها شەوانی مانجی ڕەمەزانیش جیاوازە لە شەوەکانی تری هەموو مانگەکانی تر کە 12 مانگە. دێینە سەر بە ڕۆژوبوون. ماتای چییە؟ بە ڕۆژوبوون واتە دەم گرتن لە خواردن و خواردنەوە، نەک تەنها دەمگرتن لە خواردن و خواردنەوە، بەڵکو مرۆڤ و تاک دەبێ بە ڕۆژوو بێ بە هەموو هەستەکانەوە. مەبەستمان لە هەموو هەستەکان 5 هەستەکەیە: ببینین، بە بیستن، بە هەست پێکردن، بە تامکردن و بۆرکردن. کەواتە مرۆڤ نەک تەنها دەبێ بەدەم و هەروەها بە 5 هەستەکەوە، بەڵکو بە هەموو ئەندامەکانی جەستەیەوە، تەنانەت بە بیرکردنەوەش، تەنانەت بە خەونەکانی شێوە. کەواتە بەڕاستی بە ڕۆژوبوون تایبەتمەندیەکی خۆی هەیە، بۆیە پێویستی بەسایە بە ئارامگرتن. چونکە تۆ بتوانی کۆنتڕۆڵ و دەست بە سەراگرتنی هەموو ئەندامەکانی لەشت، چ جەستەی دەرەوەت، چ ئەوانەی ناوت، تەنانەت بیرکردنەوەشت. تۆ لە مانجی ڕەمەزانە تەنانەت بیرکردنەوەکانیشت لەگەر خۆت و لە نووستنیشە تەنانەت هەوڵدەی دەبێ خەویشت و خەونەکانیشت هەمووی پابەندبوونێکی تایبەتی تێدا بێ. ڕەنگە ئەگەر هەر یەکێک لەوانە کار بکاتە سەر ڕۆژوەکە سووک بکە یا ئەوەتە بیشێنێ. کەواتە بابزانین ئەو ئارامگرتنە چییە؟ ئێمە دەزانین لە مانجی ڕەمەزانە وەکو چۆن مەشق و ڕاهێنان بە تاک دەکرێت، زۆر جار هەیە سەربازێکە پێشمەرگەیەکە دەچێتە سەربازگەکان و دەچێتە شوێنی مەشقکردن، مەشق دەکات، ڕاهێنان دەکات بۆ ئەوەی لەسەر شتێکە فێر بێ. دەتوانین بڵێین لە مانجی ڕەمەزانی پیرۆزیش یەک لە سوودەکان، یەک لە مەشقەکانی لەو ڕاهێنانەی کە مرۆڤ لەسەری ڕادێ بریتە لە ئارامگرتن. تۆ لە ماوەی ڕۆژ کە دەتوانم بڵێم لە بەرابەیانیەوە کە لەو کاتێکەوە پارشێ و کۆتایی دێ نوێژی بەیانی دەست پێ دەکات تا بەربانگ، تۆ لێرە دەبێ ئارامگر بێ. ئەم ئارامیە بە ئاسانی نایەتە دی. ئەنی بەڕاستی ئەم تاکە هەر تاشێک لەوانەی کە بە ڕۆژ بوون دەبێ ئارامێکی زۆریان هەبێ. بۆیە خوا وتوێتی خوا لەگەر ئەو کەسانەیە کە ئارام دەگرن لە بینکە ئین الله مع الصابرین. خوا لەگەر ئەو کەسانەیە کە ئارام دەگرن. کەواتە ئارامەکان لە چی؟ ئەنی چاوەڕێ دەکاتن نوێژەکان، نوێژی بەیانی دەکات، اینجا چاوەڕێی نوێژی نیوەڕۆ دەکات، عەسر دەکات، نوێژی شێوان دەکات یان خواردن دەکات و نوێژی شەوان دەکاتێ. کەواتە هەر 5 کاتەکان تۆ لە ئامادە باشی دای بۆ ئەوەی هیمێت. جگە لەوە ئارامیەکەت کە ڕاددەهێنێ لەسەر خواردنەوە و خواردنە. مەبەستمان لە خواردن هەموو جۆرەکان، خواردنەوەش لێرە کە زیاتر مەبەستمان ئاوە و تەنانەت لەسەر ئەو کەسانش من هەرچەندە پێم خۆش نییە ئاماژەی پێ بکەم ئەوانەی کە جگەرەکێشێت. ئەنی هیوادارم ئارامگر بن کە لە ڕۆژێکە تا ڕۆژاوە ئارام دەگرن لەسەر نەکێشانی جگەرە. هیوادارم ئێوارەکەش هەر بە بیریشاندانێ و بیریشی لێ نەکەرەوە و تەنانەت هەر وە بزانن جگەرە هەر نەبووە. اینجا بەداخەوە هەندێک کەس دەوانەیە نێردلەش بشێشێ، ئەمە هەر خەلاترە. بۆیە هیوادارم ئەو مانجی ڕەمەزانە کە فێرە ئەو ئارامیەمان دەکات بۆ ئەوەی ئێمە خواردن و خواردنەوە و جگەرە نەکێشین، هەر بەجارێ لە مانجی ڕەمەزانە بڕیار بدەین کە جگەرە نەکێشین.
کەواتە بەڕێزان دەتوانین بڵێن ژیان زۆر قورس و گرانە بەڵام ئەو ئارامیە ژیانی خۆش کردووە یعنی زۆر جار تووشی نەخۆشیەک دەبی زۆر جار تووشی ناخۆشیەک دەبی تووشی ئاریشەیەک دەبی بەڵام لەبەر ئەوەی دێتەوە یادە دەرێ خوا لەگەر ئەو کەسانی ئارام بگرێ ئێهەیەکێکی لەگەر خوای بێ کەواتە هەموو ئاریشەکانی چارەسەر دەکرێت کەواتە ئارامی نزیکمان دەکاتەوە لە خودای گەورە و بەخشەدەی میهرەبان کە ئێمە لە خودای گەورە نزیک بووینەوە کەواتە هەموو شتەکانیشمان چارەسەر دەکرێت بۆیە ئارامگرتن لە مانگی ڕەمەزانە لە هەموو ڕۆژەکانی تر و لە هەموو شەوەکانی تری مانگەکان زیاترە کەواتە ئەگەر ئارامگرتن نەبوایە لەوانەیە مرۆڤ تووشی خەمۆچی و هەروەها پەشێمان بوونەوە دەبوو ئەنیتەوا کەوات دەتوانم بڵێم بە ڕۆژووبوونە کە ئارامیەکەی فێرە ئێمە کردووە ئێمە زۆر لە نەخۆشی خەمۆچی کام زۆر زار باسمان کردو نەخۆشی خەمۆچی کە بەڕێژەیەک لە هەموو تاشێکدایە کەس نییە بە پێی بە ڕێژەیەکی دیاریکرا و خەمۆک نەبێ بەس لە تاچێک بۆ تاچێک لە خێزانێک بۆ خێزانێک لە گەڕەکی بۆ ڕەشێ لە شارێ بۆ شارێ لە سەردەمێ بۆ سەردەمێ ڕەوانەیە ئەمانە بە پێی بار و دۆخ و شەڕ و شۆڕ و باری ئاسایی و نەمونی قەیرانی و ئەمانە خەمۆشیەکە دەگۆڕێ بەڵام ئەو ئارامیە وامان لێ دەکا ئێمە خەمەکەمان کەم بێتەوە یان بەرگەی ئەو خەمە بگرین یان خەمەکە بڕوێنینەوە ئەگەر ئارامگرتن نەبووە من یەک نمونە دەهێنمەوە لە ماوەی ئەو 5 ساڵەی 4 سال 5 سال بەسەردا ڕۆی ئەو قەیرانە درێژە ئەو موچەیان پاشەکەوت کرد یعنی بۆ هۆی چی لەوانەیە ئارامگرتنی ماژی ڕۆژانی ڕەمەزانی ساڵانی پێشوو بووە ئەو موسڵمانانەی ڕاهێناوە لەسەر ئارامگرتن ئەگەر ئێمە ڕەنگە ئەگەر موسڵمان نەبوونایە و لە ماژی ڕەمەزانە ئەوەندە ساڵە بە ڕۆژی نەبوونایە ئێمە بەرگەی ئەو قەیرانەمان نەدەگرت دەتوانم بڵێم ئەمە دەیگەڕێنمەوە بۆ ئەم لایەنە کەواتە ئارامگرتن جگە لەوە چمان لێ دەکات ورەمان بەرز دەکاتەوە ئەو کەسانەی کەوا بە ڕۆژوون هەمیشە ورەیان بەرزە هەمیشە بڕوا و متمانەیان بە خۆی زیادە کەواتە زۆر گرینگە ئەو کەسەی کە ئارام دەگرێت خوا وای لێ دەکاتن متمانە و بڕوای بەخۆ هەبێ لەسی لە کارەکانی لە بڕیارەکانی لە هەڵسو کەوتکردن لە خەڵک کەواتە ڕەنگە بپرسی چۆن ینی وای لێ دەکاتن ئەمە باسمان کرد لەو ورانە ینی کەورەی بەرز دەبێتەوە هەر کارێک ئەنجام بداتن هەر ئیشێک بکە هەر پرۆژەیەک بێوێ جێبەجێ بکاتن یان پلان و بەرنامەی بۆ دانێ چی لێ دێ متمانە و بڕوایەکی تەواوی بەخۆی هەیە لە بەرچی چونکە چاک بیری لێ دەکاتەوە جگە لەوە ئەو ئارامی فێری بچمان دەکات فێری کاری باشمان دەکات فێری داهێنانمان دەکات یعنی ئەو کەسانەی کەوا لە مانجی ڕەمەزانن تەماشای ئیشەکانیان کە تەماشای بەرهەمەکانیان کە تەماشا دەکە زۆر ڕێک و پێکە لەبەر ئەوەی پابەتبوونێکی تەواوی بە ئاینەکەی هەیە کە ئاینی ئیسلامی پیرۆزە پاپەندە لە خوا دەترسێ نەک لەوەی برێ لە بەرپرسەکەی بترسێ یا لێشێک بترسێ لە خۆی وجدانی خۆی بە دوواداسوون دەکات بۆ وجدانی خۆی بەڵێ ئەو وجدانە وای لێ دەکاتن باشترین بەرهەموو داهێنانی هەبێ کەواتە دەتوانین بڵێین ئەو ئارامیە مرۆڤ دەکاتە کەسایەتێکی تەواو کەسایەتی مرۆڤ خودی مرۆڤ ئێمە دەزانین بەردی بناغی کەسایەتیە کەسایەتیش بەردی بناغی خێزانە خێزانیش بەردی بناغی کۆمەڵە کەواتە ئەگە تا کێشی ئارامگربان هەبوو هەمیشە کەسێکی تەندروست دەبێت کە کەسێکی تەندروست هەبێ بەرهەمێکی تەندروست و سوودبەخش بە کۆمەلگاکەی دەبەخشێ بۆیە بینەرانی ئازیز بەو ئەندازەیە دێینە کۆتایی بەرنامەی و ئەلقەی ئەمڕۆمان هیوادارم خودای گەورە و بەخشندەی میهرەبان ڕۆژووی ئەم ڕۆژی لێوەرگرتبن و ئێمەشتان بێبەش نەکردبێ لە نزا و پاڕاوەنەوەکانتان تا ئەلقەیەشی تر و بە یەکگەیشتنەوەیەکی تر سەڵاوی خوا و ئاشتی خواتان لەسەر بێ ئێوەش هەر شاد و سەرفراز بن.